ڕێوەیەکی ساکامۆتۆ ئاوازدانەری ژاپۆنی خاوەن خەڵاتی ئۆسکار کە بە گۆرانیەکانی دوایین ئیمبراتۆر و فیلمی میری کریسمس مستەر لۆرنس و چەندین فیلمی دیکە ناوبانی دەرکرد لە تەمەنی 71 ساڵیدا کۆچی دوایی کرد. ساکامۆتۆ هەروەها بەکارەکانی لەگەڵ تیپی مۆسیقای ئەلکترۆنی پێشەنگی ئۆرکسترای یەمۆ ناسرا بوو کە هاوبەشی دامەزراندنی بوو. ئەو لە منداڵیەوە بە پیانە ئاشنا بوو بۆ مۆسیقا دەژیا. دەمەوێت چەندین شتی جیاواز و ستایل تاقی بکەمەوە و دەمەوێت لە ڕووی میوزیکەوە چەندین ئەزمونم هەبێت. هەندێک جاریش پێم وایە زۆر دوور ڕۆیشتوم و ئەڵێم بابگەڕێمەوە. ساکامۆتۆ لە زانکۆی نیشتیمانی هونەرە جوانەکان و خوێندنی مۆسیقای تۆکیۆ تەواو کرد لەگەڵ ئەوەی پێشەنگ بوو لە مۆسیقای ئەلکترۆنی، بەڵام هەروەها یەکەمین ڕۆڵی سینەمایی لە فیلمی میری کریسمس مستەر لۆرنس بوو لە ساڵی 1983دا کە تیایدا ڕۆڵی فەرماندەی کەمپی دیلەکانی جەنگی بینی کە شانبەشانی دەیڤید بۆی ڕۆڵی سەرەکی تێدا گێڕا و نازناوی بەفتای بردەوە. ئەو فیلمانەی تا ئێستا کارم لەسەر کردووە زۆربەیان بە جۆرێک پەیوەندیان بە شکاندنی سنوورەکانی نێوان کەلتورەکانەوە هەیە، واتە شتێکی لەو جۆرە. بەناوبانگترین کارەکانی فیلمی دوایین ئیمبراتۆر بوو لە ساڵی 1970دا کە خەڵاتی ئۆسکار و گرامی و گۆڵدن گلۆبی بەدەستهێنا. ساکامۆتۆ هەڵمەتی دژەچەکی ئۆتۆمی و چالاکی ژنگەیی بەڕێوە دەبرد. لە ساڵی 2014دا بۆ ماوەی نزیکەی ساڵێک پشوویەکی لە کارەکەی وەرگر بۆی چارەسەری شێرپەنجەی قورگی بۆ بکرێت. هەرچەندێکە دوای چەند ساڵ لە چارەسەرکردن لەوە چاک بووە، بەڵام لەمانی یەکی ساڵی 2021دا لە مارپەڕەکەیدا ڕایگەیاند تووشی شێرپەنجەی کۆم بووە. لەمانی کانونی دووەمی 2022دا ساکامۆتۆ کۆنسەرتێکی پێشکەش کرد کە بەڕوونی مەبەست بوو کۆنسەرتێکی ماڵئاوایی بێت بۆ هەوادارەکانی کە بە شێوەی ئۆنلاین پەخش کرا. شایان پاشا بۆ راپۆرتی لیلیانا سیۆبانۆ، دەنی ئەمریکا، واشنگتن.